بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت ئەمڕۆ قسە لەسەر تەوەری سەرەکی بەرنامەکە لەسەرەوەیە کە لە دوای سی حوزەیرانەوە ئۆپۆسیۆن کارتی فشاری بەرامبەر بە دەسەڵات لەدەستدا ماوە. دکتۆر گەر پێشەوەی بچمە لای پرسیارەکە لە یەک خولەکە پێم بڵێ پێت وایە ئۆپۆسیۆن نەتوانێت جارێکی تر شەقام بجوڵێنێتەوە یاخود لە ڕابردوودا شەقامی جوڵاندووە؟ زانی تۆ کاتی من مەخۆ من ئەمەوێ ئەوە دووبارەکەمەوە ئێمە بە مطلقی قسەکردن لەسەر شتەکان ئەوە باش نییە، عەقڵانی و منطقی و زانستی نییە. من بە مطلقی با کاک بەکریش نابێ بڵێ بە مطلقی ئەم سیستەمە دروست نییە، منیش بە مطلقی بڵێم هەمووی تەواو شام شەریف و ئەوانە. قسە لەسەر ئەوەیە ئەم ئەزمونە تا چەند بەرەو پێشەوە چووە. خودی بوونی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا هەڤاڵن، یعنی ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەو ئۆپۆزیسیۆنێکی ئێستا لە پەرلەمانە هەیە لە خولی یەکەما هەبوو، لە خولی دووەما هەبوو، ئەو حیزبە سیاسیانێکی ئێستا لە کوردستانە هەن کەواتە ئێمە لەگەڵ ئەمانەژا بێگومان ئەزانین کە ئەوەی کە جەنابی باسی کرد بێگومان دکتۆر بەرهام سیاسەتی یەکێتی چەسپاندووە لە مەسەلەی چاکسازی لەسەر بەبوونی ئۆپۆسیۆنەوە وەکو کاردیرێکی یەکێتی بێگومان ئەوەی وەکو تۆ بڕیادەری ئەنجومەنی ناوەندی بێگومان پێمان خۆشە لەبەرەوەی پرۆسەی دیموکراسی بەبوونی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا بەڵام لەبەر ئەوەی ئەو ئۆپۆزیسیۆنێکی شلۆقە، ئۆپۆزیسیۆنێکی تەندروست نییە، ئۆپۆزیسیۆنێکە معناکانی لە ڕوانگە دیموکراسیەکان و سەیری مەسەلەکان نەکا، ئۆپۆزیسیۆنێکە نایەوێ بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵات دەستا و دەست بک لە کوردستاندا. ئۆپۆزیسیۆنە سوار شەپۆلی خۆپشاندان و ناڕەزایی ئەبێ لە کاتێکە ئەگەر بزانێت سەر ناگرێت پێ ئەڵێ گەیرە شێوێن، لە کاتێکە ئەگەر بێت و بزانێت سەر ئەگرێت بەردەوام ببێت و حاڵەتێک گێتە ئاراوە. قسە لەسەر ئەمە نییە کە ئێمە پێمان خۆشە ئۆپۆزیسیۆن هەبیان نەبێ، ئۆپۆزیسیۆن بوونی هەیە لە کوردستاندا و هەموو لایەکی ژەزانێت کێ ئەو زمینەیەی خۆش کردووە لە ناو جەرگەی کیەوە زمینەی خۆش کردووە هەم لە میدیای سەربەخۆ لە هەموو لایەنەکانەوە لە چ زۆنێکە ئەم مەسەلەی هاتووەتە ئارا و لە دوجاردا ئۆپۆزیسیۆنی سەری هەڵداوە. کەواتە ئێمە قسە لەسەر ئەوە ناکەین، قسە لەسەر ئەوە دەکەین پێویستە ئۆپۆزیسیۆنیش ئۆپۆزیسیۆنێک بێت کە پایەکانی دیموکراسی ڕابگرێ و ئۆپۆزیسیۆنێک بێت لەسەر نەئارامی ئیش نەکات بە تایبەتی لە ئەزموونی کوردستاندا. ئێمە لەناو تا ئێستا خاوەنی دەوڵەتێکی خۆمانین، ئێمە لە کوردستاندا چواردەوەرمان بە دەیان هەر لە فارس و تورک و عەرەب و لەگەڵ مالیکی و سوپای دیجلە و چی ئەمانە ئەمە ببەڕیر نییە، ئەمە واقعە. کەواتە بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە فەزایەکی ئازادیان هەبێ زیاتر لەوەی کە بۆیان کراوەتەوە زەمینیان کاکە بەکردێمەوە لای تۆ ئەڵێت زمینە خۆشکراوە بۆی ئۆپۆزیسیۆن بوونی هەبێ، ئەڵێت ئەم ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنێکی شلۆقە، قسەی خۆیەتی ئەڵێ ئەم ئۆپۆزیسیۆنە سواری شەپۆلەکانی خۆپیشاندانە بێ، ئەگەر نەجاحەتی هێنا ئەوە لەگەڵایەتی و ئەگەر نەجاحەتی نەیە ناو سەرکەوتو نەبووەوە گێرە شێوێن و لە خۆیانەوە چوونەتە سەرژادا. ئەڵێ ئەم ئۆپۆزیسیۆنە لەگەڵ دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات نییە، ئەڵێت ئێمەین کە زمینەمان سازاندووە بۆی ئەم ئۆپۆزیسیۆنە بوونی هەبێ. بەڵێ کەواتەی تر کاتی فشار لەمەوەندەیە چکاری ئەم سێلانی ئۆپۆزیسیۆن من بەشەکەی خۆشم لێگرت و کێمە بووینەتە ئۆپۆزیسیۆن بڕیاری خۆمانە، فەرمووی کەس نییە و بڕیاری کەس نیانی زمینەشتان بۆ خۆش نەکراوە قەناعەتی خۆمان ئیتر جا هەر ئەوە ماوە حەزەکات دەمەکانیش قەپات کەیانی ئەگەرەوەش بکایانی بابگەڕێنەوە بۆ عەهدی دیکتاتۆری تاقە شانازیەکی سیستمی حکومڕانی لەوێ ئەو پەراوێزە ئازادی و دیموکراسیە کە لە کوردستانە هەیە. دووەم ئێمە لە ئۆپۆزیسیۆنە نەمانوتەوە ئەم دنیاە ئێمەڵێ هێشتا تروسکایی ماوە، من پێم وتی ئەڵەم هێشتا دەستمان لە دۆخەکە نەشتووە، بەڵام من بە کاکدکتۆر ئەڵێم ئۆپۆزیسیۆن لەوە زیاتر چی بکە، لەگەڵ توای شەڕی مافەنەتەوایەتەکانی کوردەکە، لەگەڵ توای ئۆپەراسیۆنی دیجلە ڕەتەکاتەوانێ، لەگەڵ توای لە ناوچە دابڕاوەکان بە یەک لیزدا ئەوە ئەرکی هەموو تاکیدی خەڵکی کوردستانە ئۆپۆزیسیۆن لە هاوپەیمانەکە ئەڵێ زوێر کراوە پارێزگاری لە مافەکانی خەڵکی کوردستان و دژایەتیکردنی دیجلە ناوێ وەکو فەزلێ بفرۆشێتەوە کاکە ئێمە ئەرکی خۆمانە بەس لەگەڵ ئێوە لە هەموو شەڕێکی نەتەوایەتیە هاوکات ئۆپۆزیسیۆنێکی مەدەنی خۆپیشاندان بایکۆتکردنی پەرلەمان ئیعلام ئەمە پێوترێ ڕێگای نامەدەنی لەسەر نائارامی ئەگەر بەو حسابە بێ بەڵام ئەوەشتان کرد لە هەڵبژاردنەکانی 3 ساڵی 2010 لە پەرلەمانی عێراقیدا لە ناوچە دابڕاوەکاندا خۆتان جیا کردەوە لە لیستی هاوپەیمانی کوردستانی لەبەر ئەوە بۆ نمونە لە شاری کەرکووک ئێمە 6 کورسیمانەیە، لیستی عێراقی و عەرەبەکان 6 کورسیانەیە، ئەگەر ئەوان لەگەڵمان نابوونایوەکو ئەم هەڵبژاردنەی ئێستا کە کرا ئەم ساڵ ئێمە بەلانی کەمەوە 7 کورسیمانە بوو، ئەوان 5 کورسیانە بوو. ئەمە جارە لەگەڵتان نبووین ئێوە لە ئەوەنەی منافەسی ئۆپۆزیسیۆنتان نەکرد، ئەوەنە ممارەسەی عەرەبە شۆڤیەنیەکانتان نەئەکرد.
وەزیاتر لە 96,000 دەنگی کورد لە 3 کورسی ئەنجومەنەکە لە مووسڵ بەتاڵ کراوەتەوانێت لە هەمووی گرنگتر ینی ئۆپۆزیسیۆن لە کوردستان عفوکە ینی لەبەرەوە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە خیارە مەدەنیەکانی گرتوۆتە بەر ئەم سیستمە من دوو پارتی ئەکەمانێ خیاری مەدەنی بگرێتە باشی دیوانی چاودێری دارایی هەیە ئەم دەسەڵاتە بۆ ئیشی پێ ناکە لەکوێ حکوومەتێکی دنیاە بووە نۆ هاوڵاتی ئەم هەرێمە چاویان دەربهێنرێ ڕێیز وزەرا و وەزیری تەندروستی و فەرمانبەرێک لە شوێنی خۆی نەجوڵێ ئەوە حل لە هەوڵاتێکی دنیاە بێ بەڵێ کاکتا دەستیان لە کاتێشابۆ پێشەشی دەستخۆشیتان دیەکەم بە خێراتنیا دو میوانی بەڕێ دەکەم هیوادارم پرسیاری من و تەواو هاوڕێیانیش بەدڵێکی فراوانە وەریگرن چەند پرسیارێکم هەیە بۆ کاک بەختیار لە زمانی تەوەری بەرنامەکە بەڵێ باشە کاک بەختیار جەنابی مەسعود بەرزانی خۆی ئامادە نییە و پۆستە وەرگێتەوە مە پرسیارێکە بۆ بەڕێزت تەنانەت ئەمە ڕەبتی نییە بە تەوەرەکەمانەوە بەڵێ قسەمان لەسەرەوەیە ئۆپۆزیسیۆن هیچ کارتێکی فشاری بەدەستەوە ماوە کە بتوانێت لایەنەکانی دەسەڵات ناچار بکات کە چاکسازی بکەن وەکو خۆیان ئەڵێن کە لە بڕیارە چارە نووسازەکاندا لەو یاسایانی ڕاندی نیشتمانیانەیە بگەڕێنەوە بۆ لای ئۆپۆزیسیۆن یاخود هیچ کارتێکیان بەدەستەوە نەماوە و لایەنەکانی دەسەڵات گویان لێنە بەڵێ کارتی فشاری زۆر گەورەی بەدەستەوە ماوە ئێمە کاتێک کە پێشمەرگە بووین لەگەڵ حیزبە سیاسەکە من کە پێشمەرگەیشی پارتی بووم ئەو حیزبەی کە تۆ هاوپەیمانی کاک بەختیار لەگەڵی پاش 18 ساڵ پێشمەرگایەتی ئێستا وازمێناوە ئامادەم سبەینێ معارەزە بێتە سەر جادە من هەر خۆم پێشمەرگە بووم بەس ئامادەم ئەم جارە بە خۆم و بە ماڵ و مناڵەوەت مەسەر جادە دیفاعیشان لەکەم وەڵامت باتەوە بڵێ دکتۆر ئەڵێت من خۆم پێشمەرگەیەکی پارتی دیموکراتی کوردستان بووم ئەڵێ پارتی دیموکراتی کوردستان ئێستا و پەیمانی ئێوەیە ئەمە یەکێکە لە نمونونەکان ئەڵێ ئەگەر ئۆپۆزیسیۆن پەنابەرێتە بەر کارتی فشار بەکارێنانی شەقام چوونە سەر شەقام خۆپیشاندان من بە ماڵ و مناڵمەوە دێمە سەر شەقام کەواتە بۆچی ئەوە پێتان وایە کە ئۆپۆزیسیۆن ناتوانێت شەقام بجوڵێنێ زین پرسیارەکە لێرە چییە ئەگەر ئۆپۆزیسیۆن خۆی دەسەڵات و هەردوو حیزبە فەرمانڕەوەکە ڕێگەی ئەوەی لێ نەگرتووە کە نەچێت سەر خۆپیشاندان نەکات و ئەوە بکە بەڵام ئێستا من پێم وایە جەماوەری کوردستان کاکە کە ئەمە بیر و بۆچوونی خۆیەتی بە سەدان و هەزاران بیر و بۆچوون پێچەوانەوەیە من پێم وایە ئەو حاڵەتەی کە لە حەفەی شوباتە ڕوویدا جارێکی تر دووبارە نابێتەوە چونکە خەڵکی کوردستان و بەتایبەتی ئەو شەپۆلەی کە هەبوو حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی بۆ دەرکەوت ئەمە پشتبەستنە بەچی پشتبەستنە بە سێریکە ئەوەی کە لە ناوخۆدا هەیە و لە ناوچەکەشدا هەیە ئەوەی کە لە میسر بۆ نمونە بەشێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەتایبەتی هەردوو پارتە ئیسلامیەکە زۆر فەخریان پێوە کردوێن و پێرە بینیمان کە لە ماوەی ساڵێکدا و لە دوای ئەو وەزعی کە هەبووە لە میسردات ئەوەی کە لە سووریا هەیە و خۆپیشاندان لەوێ کراوە کە بەداخەوە ئەوانەی کە ئەگیرێن و سەر ئەبڕێن و جەرگیان ئەخورێت ئەمانە هەمووی لە بەردەم خەڵکی کوردستاندا خاڵێکی تر جارێکی تر خەڵکی کوردستان پێم وایە یعنی ئێمە نەک بە بڕوابوونێکی بەتەواو ئەڵەم پێم وایە کە کار و کاسبی خۆی و تێکدانی دۆخی ژیانی ئاسایی ڕۆژانەی خۆی بە مزایدەی سیاسی و بە پروپاگەندەی بەڵێ کاکتا پرسیارێکە بۆ کاک بەختیار بەس ئەو کاتە من پرسیارەکەم تاوانەوەی کاک بەختیار من مەبەستم لەوە بوو من پێم نەبڕیت باشە داوا لێبوونەکەم من مەبەستم لەوە بوو من کە پێشمەرگەیەکی 18 ساڵەی پارتی دیموکراتی کوردستان بووم ئەو پارتەی کەوا تۆ هاوپەیمانی لەگەڵەکەی ئەو پارتەی کەوا بە زەختی دەبابەکانە لە سیوێشی ئابا لە پەرلەمانە دەرکران ئێستا لە ئێستاش پێشمەرگەیەکی وەکو من کە 18 ساڵ زیاتر لە دوو جاریش بریندار بووم ئێستا لە ژوورێکی پرسیارێکەشم بۆ کاک ئەبوبەکر ئایا کاک ئەبوبەکر سبەینێ ئەگەر بێت و خۆپیشاندان بکرێ لە هەرێمی کوردستان وابزانم زیاتر لە 7,000 دەنگتان هەیە ئێوە لە دووهۆک ئێوە ئایا ئەو ئەندامانەی خۆتان کەی ئەهێنە سەرجادا بۆ ئەم جارەی لە سی حوزەیرانە کە لە پەرلەمانە ئەو فەوزایە ڕوویا بزوتنەوەی گۆڕان لەگەڵ برادرانی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی جدیان هەبوو بەڵام بەداخەوە نەمان بینی برادرانی یەکگرتو هیچ هەڵوێستیشیان هەبێ بەڵێ فەرموو کاک سەردار بەڵێ کاک ئەبوبەکر فەرموو گەر وەڵامی بیتەوە بەڵێ یەکەم ئۆپۆزیسیۆن خۆپیشاندان یەکێکە لە بژاردەکان ینی کەەوە بژاردەیەکی مەدەنی و سیاسیە ئەگەر ئەو دڵنیایە هەبێت کە خەڵکی کوردستان ڕووناداتەوە معنای وایە هەر خۆی کاک بەختیار ئاماژەی بەوەدا کە ئۆپۆزیسیۆن ئەچێتە سەر شەپۆلی ناڕەزایی خەڵک معنای وایە خەڵک ناڕازیە
ینی لە ڕابردووداوە خەڵکی ناڕازی ئێستاژ پێم وایە جارێکی بەرامەکانی پروپاگەندی هەڵبژاردننی بۆ ڕەنگە خەڵکی کوردستان ڕازی بێ بەم سیستمە بەم 22 ساڵەکە ئەم هەموو ممارەساتە ئەکرێ ئەگەر بەوە ڕازی بێ ئیتر معناوی ئەمە هیچ گلەیەکمان نییە کاگە خەڵکی کوردستان پریتی نییە لە ئەندام و دەوسانی یەکگرتووی ئیسلامی بەشی خۆتان لە ئەندامان کاکە یەکگرتووی ئیسلامی کوردستان جار لە بادینان هێز و قورساییەکی هەیە معنای ئەوە نییە کە خەڵکی بادینان ناڕازین یان چونکە کوردستان هەمووی سێ شاری بچووکە ینی هەمان سیستم لە کوردستان کاکە بەکرد ئەگەر ئێوە ناچار بن پەنابەر نەبەر کاتی شاری بەکارهێنانی شەقام تەنها لە سلێمانی خۆپیشاندان نەخێر من بەشەکەی خۆم وەک ئەندامێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر خۆپیشاندان ببێ ئەبێ لەسەر تاسەری کوردستاندا ببێ نەکەن چونکە یەک حکومڕانیە یەک سیستمە و ئەگەر نەشکرێت جۆرە بوونی هەیە بەڵێ هیچ پلانێکی لەو جۆرەمە ئێمە هێشتا ئومێدمان ماوە هێشتا چاوەڕێی ئەوین کە بە سازان و تەوافقی نیشتیمانی چونکە ئەم ڕێیە کورتترین ڕێگەیە و هەمومان لەسەری متتەفقین و ئێمە لەو پرۆژەی کە سەرۆکی هەرێم نابێتی بۆ حیزبەکان سەرنج و تێبینەکانی خۆمان نابێت ئایا لایەنەکانی ئۆپۆسیۆن ئەگەر مەعارەزە وتی من بەیشی و بڕیارم داوە گوێ لە مەعارەزە نەگرم ئێوە پەنە ئەبەنە بەر چەک بەرچەک بەڵێ با وەڵامت باتەوە بەڵێ ئێمە هەرسێ لایەنەکەی ئۆپۆسیۆن بە هەموو شێوەیە خیاری توندوتیژی ڕەتەکەینەوانێ هەموو جۆرێک چونکە بەش خۆمان بە بەش لە پرۆسەی سیاسی هەرێمە زانی لەبەرەوە نییە کە بێدەسەڵاتین هەموو وەکو کاکە هەمومان لە بستێ مناڵیەوە لەگەڵ کلاشینکۆف و تاپڕ وەسەد و سات مزنە بەکە ڕاست چی پێ بکوژین ئەگەر ئێوە خۆمانە پەرۆشیمان بۆ ئەگەر ئێوە هەر بەم شێوازە بێ ئایا بێدەنگ دانیشتنویش ناڵێن بێدەنگ نابین ینی لە دوای کاری فشاری ئەوەی خەڵکاتە سەر جاردە ئەوەی لە تەلەڤیزیۆن گرتان لە دوایەتی هیچ نەما چیترەکەن شاری مەدەنی تر زۆرە کاتی تر زۆرە لە بەردەستی ئۆپۆسیۆنە لە ڕۆژانی داهاتبەنە بەر وڵاتانی دەرەوە ئەیبینن لە ڕۆژانی پرسیارەکەی دیکەت دکتۆر بەختیار ئایا دکتۆر بەختیار ئەڵێت پەرلەمانی بەریتانیا راپۆرتێکی ناوە کە دیموکراتێکی زۆر لە کوردستانە هەیە باس من بۆ ئەڵێم کام دیموکراتی بۆ کوداتەی کەسی 6 ڕوویە بەوەی کە لە ساڵی 2005 یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەڵبژاردنەکانە بەجیا دابەزی ئەوە بوانێ تەنانەت قەڕەکانە لە دۆخ سوودانیا کەسانی ئەندامی مەکتەبی سیاسی احتیاجیان کوژرا شەهید کرا لەو شتانە ئایا بەمە تۆڵی دیموکراتی ئەگەر بە ئێستا قبولکردنی ئۆپۆسیۆن بە زەخت نییە بە ناچاری نییە بەوەی کە بۆ بەزودنەوەی گۆڕان کە هێزێک بەتانە لە ناو پێشتر بۆ کەسی بە کاگنووشیروان لە ناوێکی نیشمانەوە بوو نەتان توێنن نەتان وێراوە کە هیچی بەرامبەر بکەن معارەزۆخان فەرموو بەڵێ دکتۆر من پێم وایە مەسلەی ئەوەی کە دیموکراسی وەکو ئەوەی کە ئاماژەمان بۆ فەرموو یعنی یارمەتی هاوڕێکان ئەتوانین بڵێن ڕێژەیە ینی تۆ ناکرێ مەسلەی دیموکراسیە بڵێ لە 100% دیموکراسی لە کوردستانە هەیە ویان نییە ناکرێ بڵێ دیموکراسیە لە 100% لە وڵاتانی زۆر پێشکەوتوشدا هەندێک حاڵەت ڕوئەدا کە ئەمە حاڵەتێکی نەخوازراوە دوورە لە پرەنسیب و بنەماکانی دیموکراسیەوە دوورە لە پرەنسیبی کۆمەلگەی مەدەنی و ئەمانەوە بەڵام ئایا لە بنەماکانی کە ئەوی پێوتێت دیموکراسی مەسلەی هەڵبژاردنەکان مەسلەی دەنگبوونی ئازادی لە کوردستاندا ئازادی میدیایی ئازادی هەموو جۆرەکانی تر بەڵام لەگەڵ هەموو ئەمانشدا بێگومان ئێمە ئەمانەوێ ئەم دیموکراسیە لە ڕوانگەی ئەوەی کە پەرۆشیمانەوە بۆ ئەزمموی کوردستان بەرەو پێشەوە بچێ و ئاماژەم بۆ کرد ئێستاەوەی کە لە پەرلەمانە هەیە ئەو پەرلەمانێک کە ئێستا هەیە بوونی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان لەسەر جادە لە ناو حیزبەکاندا ئەمانە لە ساڵانی ڕابردووانە بووە ئەبێ ئۆپۆزیسیۆن دکتۆر ئێمە زمینە سازی و زمینەمان خۆش کردو بۆی ئۆپۆزیسیۆن بوونی هەبێ بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵێن ئۆپۆزیسیۆن بوونمان لەسەر حسابی نان بڕاوکردنمان بووە ئێوە لایەنەکانی دەسەڵات پارەتان بەدەستەوە هێزی چەکداریتان بەدەستەوە تەواوی دام و دەستگاکانتان بەدەستەوەیە کەواتە چ کارتی فشارێک بەکار بێنرێت لە کاتێکە تۆ نانی کەسێکە بڕی ئەزانی چۆنەکە کە یاریار مەسلەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە من خەلەلێکە لە کوێ بینم ئەوان هەموو شتەکان بەڕەشە بینن یعنی دانی خێر بە هیچ شتێکان نانێن لە مینەدا یعنی ئێستا بۆ نمونە لەم مەسلەی پرۆژە یاسایەدا سێ ماڵی یەکێتی نیشتمانی کوردستان سەرکردایەتی یەکێتی مەکتەبی سیاسی لیژنەی دروست کردووە هەموو لایەنەکانی بینیوە لە ئەخیران سەرۆکی پەرلەمان لە نامەیەک نێراوەتەوە ئەوە نامەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستاندا کە نێراوەتەوە بۆ سەرۆکی پەرلەمان داوای سازان و هەموارکردنەوە لەسەر دەستورەکە و داوا ئەکا کە سەرۆکی پەرلەمان ڕابسفێرێ بۆ ئەوەی لەگەڵ
سەرکردە یەکەمەکانی ئۆپۆزیسیۆنە کۆ بێتەوە دەچێت لەگەڵ سەرکردە یەکەمەکانی ئۆپۆزیسیۆنە یەکە کۆ ئەبێتەوە ئەوە ڕسمەکانیانە لەگەڵ ئەمینداری گشتی یەکگرت و لەگەڵ ئەبیری کۆمەڵ لەگەڵ بەڕێز کاک نەوشیروان لەگەڵ ئەمانە کۆ ئەبێتەوە بەڵام ئەوان نایەن بسازێن لەگەڵ پرۆژەکاندا لە نێوان ئەم دوولایەنەدا ئەبێ جۆرێک لە تەنازولات دەبێ سازش هەبێ لەسەر هەندێک مەسەلە بەڵێ ئەو پرسیارە لەویش یەکەم کاکە بەکرگەر وەڵامی ئەو پرسیاری کاکسەرداریش بیتەوە وتی پەنا بەنە بەر وڵاتانی دراوسێ بە لەبەر چاوگرتنی ئەوەی ئەوترێت ئەمە ڕای منیە چاودێران ئەڵێن حکوومەتی ئێران و کۆماری ئیسلامی ئێران لە یەکێتی نیشتمانی کوردستانەوە نزیکە ئەوترێت کە تورکیا لە پارتیەوە نزیکە مە ڕای من نییە ئەوترێت کە ئەمریکا بۆ نمونە تەعامل لەگەڵ حکوومەتە ئاکا کەواتە ئێوە خەیاری پەنابردنە بەر وڵاتانی دراوسێتان لەبەردەستە وڵاتانی دراوسێ وازەحە کە ئەمڕۆ مەسلحەت و بەرژەوەندی ئابوووریان لەگەڵ هێزە دەسەڵاتدارەکانی کوردستانیان نەک لەگەڵ ئۆپۆزیسیۆنە دوو ئێمە پەنابینە بەر میلەتەکەی خۆمان کەواتە ئەو کاتی فشارەتان نییە پەنابینە بەر دەسەڵاتی سیاسی لە هەرێمە کە بەرژەوەندی گشتی و منطق ڕەچاوکە و قەیرانێکی تر ئیزافە نەکا بۆ بەڵێ چرۆخان فەرموو پرسیارەکەم بۆ کاک ئەبوبەکرە پێیان ئەڵێم کاک ئەبوبەکرێک و لایەنی ئۆپۆزیسیۆن بۆچی هەتا نزیک بوونەوەی کاتی هەڵبژاردن ئێوە بڕیارتان نەداوە لەسەرەوەی کە دەستور بگەڕێتەوە بۆ ناو پەرلەمان و ئایا ئۆپۆزیسیۆن کاتی ماوە بۆ ئەوەی کە پشێوی بنێتوانێ یاخود تند و تیژی بەکاربهێنێ بەرامبەر بە دەسەڵات یا حکوومەتە من ئەڵێم وەکو ئەوەی کە پشێوی بنێتوانێ یاخود کێشەکان چارەسەر کاکاتی نەماوە بەڵام ئەگەر بێوێ پشێوی بنێتەوە جەماوەر بێنێتە سەر شەقام کات زۆرە بۆ ئەوە چرۆخان سپاس دەکەم بۆ ئەگەر پرسیارت نەماوە فەرموو وەکو پرسیارنا بەڵام ئەمێ وەکو تۆزێک ڕوونکردنەوە من ئەمەوێ ئەموان وەکو ئۆپۆزیسیۆن زۆر دڵم پێی خۆش بۆ لە سەرەتایە کە دروست بوو بەڵام ماوەی 4 ساڵە وەکو پێویست کاریان نەکردو نەک وەکو پێویست بەڵکو هەر نەشیان کردو زۆر سپاس چرۆخان جا وەکو ئەوەش کە بیانەوێ کێشەکانیان بە خەڵک چارەسەرکرد ناکرێت من پێیان ئەڵێم ماوەی 4 ساڵە لە پەرلەمان چیتان کردووە بەڵێ مەبەستت گەیشتووە فەرموو کاکە بۆ کرد کاکە ڕێفەرموو بەڕێز چرۆخان لە ئەو شەش پاکێجەی کە ئۆپۆزیسیۆن پێشکەش بە دەسەڵاتی کردووە ئەگەر دیقەت بە یەکێک لە پاکێجەکان باز لە هەموارکردنەوەی دەستور و گەڕانەوەی بۆ پەرلەمانەکە لە برە دەمە داوای 2 ساڵ لەمە و پێشمانە و بەردەوام ئێمە جەختمان لەسەر ئەوە کردوێتەوە لە پرۆژەی چاکسازی ئۆپۆزیسیۆن بۆ دەسەڵات جارێکی تر و نوسخەی ئەم دەستورەمان پێداوە کە چ دەستورێک هەبێ و لەم دوایانەشە کە بەڕێز سەرۆکی هەرێم داوای سەرنج و پێشنیاری لایەنەکانی کرد ئێمە بە هەمان شێوە سەرنج و پێشنیارەکانی خۆمان جێڕاوەتەوە بەتایبەتی کە ئێمە کۆی سەرنجەکانمان لەسەر ئەم مادەی 61 کە لە مادەی یەکە ئەڵێ سیستم پەرلەمانیە لە مادەی 61 ئەڵێ سەرۆک ڕاستەوخۆ لایەن گەلەوە هەڵەبژێرێ ئەمە تەناقوزێکی گەورەیە ئەوە بێجگەل لەوەی کە پێچەوانەیە لەگەڵ دەستوری عێراقیشە نسبەت ئەو 4 ساڵی کاری خۆتانەوە چوەکو حەزبیەکە چوەکو پرسیاری دووەمی لەناو پەرلەمان پرسیاری دووەمی ئێمە بە هیچ شێوەیە گوتم خیاری توندوتیژی ناگرینە بەر و تەمەنای ئەم ڕۆژەش ناکەین و ئێمە پەرۆشیمان هەیە بۆ ئەم وەزعی خۆمان لە ڕاستیانی و لە ڕوانگەی پەرۆشیمانەوە ئەمانەوێ ئیسلاح و چاکسازی نەک بڕوامان بەڕوخانێ ئەوەی کە لە ساڵی ڕابردووە بەشێک لە هاوڵاتیانی کوردستان بەرهەمی هەندێک لەوانەی کە لایەن لێکراوەتەوانەوە خزمەت گوزاریەکانن بە فشاری ئۆپۆزیسیۆن نەزانن لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆنانە خەڵک زانیوەتی بودجەچی و مناقەشاتی بودجە دەستی پێکردووە ئۆپۆزیسیۆن هەمیشە لە سەنگەری بەرگریکردندا بووە هەمیشە تەوعی جەماوەری کردووە لەسەر مافەکانی و بەردەوام پرۆژه یاسای تەقدیم کردووە ئەوانەی کە لە ساڵحی توێژەکەم دەرامەتەکانی خەڵکن لە موچەی پۆلیس و هێزەکانی ئاساسن ئەوە کۆمەڵە دەستپۆتەکە ئۆپۆزیسیۆن ئەنجام بەڵێ فەرموو کاگاوڕێ پرسیارەکەم بۆ دکتۆر بەختیارە خێرە دەستور لە 2009 تا 2013 نەوروژێرا کە لە کاتێکدا ئەمە داواکاریەشی خۆپیشاندان دەرانی حەبدەی شوبات و ڕۆژانی دوایی بوو کە ئەمە من لەوەیدا دەبینم تەنها بۆ درێژکردنەوەی دەسەڵاتی بارزانیە ئەم کارە ناڕەوایە هەبێ ئۆپۆزیسیۆن بۆ کارتی فشاری نییە بە باوەڕیتەوە بەڵێ دیارە مەسلەی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بۆ کارتی فشاری نییە بێگومان کاک بەکر باسی کرد کە نەخێر کارتی فشاری هەیە و وابزان بە جۆرێک لە تەحدایشەوە وتی لە ڕۆژانی ئایندەدا کارتەکانە بینن ئەوە پەیوەندی بە منەوە نییە بۆ چینیەتی بەڵام ئەوەی کە هەیە من لەسەر ئەو ڕوونکردنەوەی دەستور کە بۆچی ئێستا ئەو ڕژێنرێ لە ڕاستیدا کاک بەکر ئاماژەی بۆەوە کرد کە 2 ساڵ لەمەوە پێش
داوا کراوە لە کاتی گفتوگۆکانی نێوان گفتوگۆ پێنج قۆڵەکانیان پێوە دەوکاتە بێگومان ڕاستە وابوو و بۆ معلومات یعنی هەر بۆ ئێوەی بەڕێزیش لەو ڕۆژەی کە ئەو داواکاریە کراوە هەمان ڕۆژ وەفدی یەکێتی و پارتی دەچنە لای سەرۆکی هەرێمی کوردستان وەفدی یەکێتی مەلا بەختیار و سعدی پیرە ئەبن وەفدی پارتی محمود محەممەد و جعفەری منیکی ئەبن وەفدی گۆڕان لەگەڵ پێنج خۆڵێکەیە هەر ئەو ڕۆژە سەرۆکی هەرێم پێیان ڕاگەیەنێ لیژنە دروستکەن بە شێوەیەکی یاسایی دوای گفتوگویەکی زۆر با ئێمە دەستور ئەگەڕێنینەوە بەڵام لە دوای ئەوە ئۆپۆزیسیۆن بایکۆتی کۆبوونەوە پێنج قۆڵەکانیان کرد. بەڵێ سپاس فەرموو. بەخێرات میوانە بەرزانەکەم پرسیارەکەشم بۆ کاگە بەختیارە تۆ لە سەرەتای بەرنامەکەت فەرمووت ئێمە دەستورمان گەڕانەوە بۆ پەرلەمان کام گەڕانەوە کام خاڵ و پرۆژەیەک و بنتی ئەو پرۆژە یاسایەتان جێبەجێ کردووە. لە ڕاستیدا مەسلەی گەڕانەوە بۆ پەرلەمان بۆکو ئەو لەو ڕێکەوتنا هاتووە بۆ خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوودا دۆخێکی زۆر نەخوازراو لە کوردستانە هەبوو دوو تەوەجوهی دژبەیەک هەبوو ئەم دوو تەوەجوها ئەگەر حسابیشی کەین بۆن من لە پەرلەمانە تەوەجوهی پارتی دیموکراتی کوردستان حیزبی سۆشیالیست شوێعی ئەمانە تەوەجوهێک بوو نزیکەی 34 بۆ 35 کورسیان هەبوو لە لایەکەی تر کە تەوەجوهی ئۆپۆزیسیۆن بوو هەرسەیەکە لایەنەکە گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ 36 ئەندامی پەرلەمانیانەیە لە نێوان ئەم دوانەدا یەکێکیان ئەو هێڵی سوورە جەنابی سەرۆکی هەرێم لە 26 گوڵاندا لە پارکی شانەدەر دەڵێ هێڵی سوورە دەستور ئەبێ ڕیفراندۆمی لەسەر بکرێ لەم نێوەندەدا یەکێتی پشبەستن بۆ سیاسەتەی خۆی کە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاری لێداوە و لە دوات جاریشدا مەکتەبی سیاسی دەستەیەکی بۆ ئەو مەسلەیە پێگەێناوە توانی برادرانی پارتی هاوپەیمان قەناعەت پێ بکە بەوەی کە واز لە هێڵی سوور بهێنێ چونکە دۆخێوەکو ئاماژەم بۆ کرد دۆخێکی نەخوازراوە هەر لە هەمان پارتیشانە دەر جێگیری سەرۆکی هەرێم جەنابی کاکۆسرەت لە یەکی شەشە دەڵێ دەستور دەبێ بگەڕێتەوە کەواتە دەستور بەپێی ئەو ڕێکەوتنامە کە دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی ڕێکەوتنامەکەی ئەوە کردووە بەڵێ دەگەڕێتەوە چۆن با من ئاماژە بۆ باڕوونی کەم پارتی ئەلە بە هیچ وجودی نەگەڕێتەوە قسەکان بەو ئاراستەیە کە دەستور ناگەڕێتەوە بۆ پەرلەمان قسەیان یعنی سەر میدیاکان هەموو باسەکان دەستور ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دەستور هیچ وجودێکی نییە و گەڕانۆژ نییە بۆ پەرلەمان ئەمە ڕوونکەمەوە ئەگەر کاک ئیسماعیل یارمەتی بدەن خاڵی سێم لە بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانی ئەگەر گوێ بگری کاک ئیسماعیل پشتیوانی لە ڕێکەوتنی 29 حوزەریانی مەکتەبی سیاسی پارتی وێکێتی زۆر بە کورتی پێم بڵێ ئەگەر دەستور بگەڕێتەوە بۆ ریفراندۆمی لەسەر بکرێت و نەگەڕێتەوە بۆ یەکێتی موقفی چییە؟ بە هیچ شێوەیەک دەستور ریفراندۆمی لەسەر ناکرێت هەتا هەموار نەکرێت کەواتە ریفراندۆمکردن لەلایەن گەلەوە لەسەر دەستور ئەگەر یارمەتی بدەیت با ڕوونیکەمەوە دەستور کە گەڕایەوە بۆ هەموارکردنەوە یەک خاڵی بچووک یەک بڕگەی بچووکی لێ هەموار بکرێتەوە ئەبێ بچێتەوە بۆ پەرلەمان لە پەرلەمانە مصادقە کرێ ئینجایەتەوە بۆ ناو خەڵک. زۆر سپاس بیرەرانی عزیز ناوبڕێ گۆرەگرین و بەرنامەکەمان بەردەوام دەبێت.